بە مەبەستی خۆئامادەکردن بۆ بەستنی کۆنگرەی 11هەمی یەکێتی مامۆستایانی کوردستان کە وا بڕیارە لە 31 مانگی ئایندە لە سلێمانی ببەسترێت، ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ لە شاری سلێمانی وەڕکشۆپێکیان ساز کرد. کارگێڕێکی ئەنجومەنەکە دەڵێت پلانی پێشوەختە دادەڕێژن بۆ ئەوەی لە کۆنگرەی داهاتوو دەنگی زیاتر بهێنن تا بتوانن لەو ڕێگەیەوە خزمەتی زیاتری مامۆستایان و خوێندکاران بکەن. کۆمەڵێ مامۆستای بە ئەزموون و بەتوانە لە بواری هەڵبژاردن و لە بواری پەروەردە لەم وەرکشۆپەدا بەشداری ئەکەن کە وەرکشۆپەکەمان دابەش کردووە بەسەر 5 تەوەرەدا کە هەر یەک لە تەوەرەکانی ڕۆڵی نوێنەرامان لە یەکێتی مامۆستایانی کوردستان و بەڕێوەبردن و دارایی ڕاگەیاندن پلان و پەیوەندیەکان هەماهەنگی ڕێکخراوەکان لیژنەمان بۆ ئەم تەوەرانە پێکهێناوە کارێکەکان پڕۆژە و ڕەژنووسی خۆیان ئامادە ئەکەن کە ئەیکەین بە راپۆرتێکی کۆتاوی ئەیدەین بە لیژنەی سەرپەرشتیکردنی هەڵبژاردنەکان. لە کۆنگرەی 12هەمی یەکێتی مامۆستایان لە ساڵی 2010 ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ 13 نوێنەریان هەبووە لەو ڕێکخراوە. بۆ هەڵبژاردننی ئەم جارش ئامانجیانە نوێنەرەکانیان زیاتر بکەن. جگە لەوەش دەیانەوێت پەرە بدەن بە هەماهەنگی زیاتر لە نێوان ڕێکخراوەکان و لیستەکانی دیکەی مامۆستایان تا لەو ڕێگەیەوە ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ زیاتر سەربخەن. پلان و پەیامی هەڵبژاردننی ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ لە کاتی هەڵبژاردنەکانە کە کۆمەڵێ پلانمان نووسی لەو وەرکشۆپەیە بۆ خۆ ئامادەکردنمان بۆ کاتی هەڵبژاردنەکان و بۆ کۆنگرەی 11هەمی یەکێتی مامۆستایان و پەیاممان بۆ خۆمان نووسی کە پەیامەکەمان بریتە لە پێناو پەروەردەیەکی تەندروست و گەڕانەوەی شکۆ بۆ مامۆستایان تێدەکۆشین و لە ژێر ئەم پەیامەیە کۆمەڵێک ئامانجی پیرۆزمان نووسیوە بۆ مامۆستایان، کۆمەڵی ئامانجمان نووسیوە بۆ خزمەتکردنی توێژی مامۆستایان و بۆ پەروەردەی خوێندکارانمان کە لە کاتی هەڵبژاردنەکانە پێشکەشی مامۆستایانیەکەین. ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ لە دوای کۆنگرەی 12هەمەوە لەگەڵ مامۆستایانی گۆڕان و یەکگرتو و لیستێکی هاوبەشیان دروست کرد بە ناوی ئەنجومەنی مامۆستایانی هاوبەش بۆ ئەوەی لەو ڕێگەیەوە زیاتر خزمەتی مامۆستایان بکرێت. بۆ ئەنجامدانی کۆنگرەی 11هەمیش دیار نییە چ گۆڕانکاریەک بەسەر پێکاتەی لیستەکەدا دێت، بەڵام ئەوەی ڕوونە ئەوەیە ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ لە پێناو خزمەتکردنی مامۆستایان و خوێندکاران زیاتر کار دەکەن بۆ سەرخستنی لیستەکەیان.